سڵاوتان لێبێت. بەغداد 400 میلیارد دیناری دیکە دەنێرێت، بەڵام دابەشکردنی موچە خێرا ناکات. ئەمڕۆ هەواڵی ناردنی 400 میلیارد دیناری دیکە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنی. هەواڵەکە فارس عیسا سەرۆکی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە بەغداد لە پەڕەی تایبەتی خۆی لە فەیسبوک بڵاوی کردەوە و ڕایگەیاند پارەکە بە 2 جار نێردراوە، 200 میلیارد بۆ بانکی ڕافیدین و 200 میلیاری دیکەش بۆ بانکی ڕەشید. ئەو کاتی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم زانیاریەکەی بڵاو کردەوە بەشی دووەمی پارەکە و ڕێکاری ئیداری مابوو، بەڵام ڕەنگە تا چەند کاتژمێری داهاتوو 200 میلیارەکەی دیکەش بخرێتە سەر حیسابەکەی وەزارەتی دارایی هەرێمەوە. ناردنی ئەم 400 میلیارە لە کاتێکدایە کە چوارشەممەی پێشوو بەغداد 400 میلیاری دیکەی بۆ هەرێمی کوردستان نارد. پاشەوە وەزارەتی دارایی هەرێم لیستی موچەی مانگی چواری بڵاو کردەوە. وەزارەتی دارایی هەرێم خۆی دەڵێت داهاتی ناوخۆ 200 میلیارە، بەم 800 میلیارە و 26 میلیارد دیناری هاوپەیمانان کە بۆ لیوە هاوبەشەکانی پێشمەرگە دابینی دەکەن 1 تریلیۆن و 26 میلیارد دینار لە بەردەستی وەزارەتی داراییدا هەیە. حکوومەتی هەرێم بۆ موچە پێویستی بە زیاتر لە 900 میلیارد دینارە، کەواتە زیاتر لە 100 میلیارد دیناری دیکەش دەمێنێتەوە لە موچە. هەرچەندە لێدوانی بەرپرسانی سیاسی و بەشێک لە پەرلەمانتارانی کوردستان گومانی خستۆتە سەر داهاتی ناوخۆ و ئەوان زانیاریەکانی وەزارەتی دارایی ڕەت دەکەنەوە و دەڵێن داهاتی ناوخۆ 200 میلیارد نییە، بەڵکو نزیکەی 350 میلیارد دینارە، بەڵام تەنها 200 میلیاری بۆ وەزارەتی دارایی دەنێرێت. لێرەدا دەچینە سەر باسی لیستی موچەی مانگی چوار کە وەزارەتی دارایی دەی ئەم مانگە بڵاوی کردەوە و بە گوێرەی لیستەکەش دابەشکردنی موچە 17 ڕۆژی پێ دەچێت و ڕۆژی 31 ئەم مانگە کۆتایی دێت. زووم لە ڕێگەی چەند سەرچاوێکی تایبەتی خۆیەوە هەوڵیدا وەڵامی ئەو پرسیارەی دەست بکەوێت کە ئایا بەناردنی ئەم 400 میلیاری ئەمڕۆ وەزارەتی دارایی پرۆسەی دابەشکردنی موچە خێرا دەکات و گۆڕانکاری لە لیستەکەدا دەکات. بەڵام بە گوێرەی ئەو زانیاریانی دەستی زووم کەوتووە وەزارەتی دارایی هیچ پلانێکی بۆ گۆڕانکاری لە لیستی موچەدا نییە و ناشێوێت لەبارەی ناردنی 400 میلیارەکەی بەغداد و دابەشکردنی موچەوە هیچ قسەیەک بکات. خواتان لەگەڵ.